جارێکی تر سڵاوتان لێبێ سبەینێ لە هۆڵی تەوار لە شاری سلێمانی کۆنسێرتێکی خێرخوازی کۆنسێرتی هاوکاری سمفۆنیای ژیانەوە لە شاری سلێمانی سازەکرێت و کۆنسێرتەکە بۆ هاوکاری توش بوانی شێرپەنجەیە. زۆر بەڕێز مامۆستا خالید ستەرکار کە یەکێکە لە هونەرمەندە دیارەکان کە ساڵانێکی زۆرە خزمەت بە بواری موزیک و هونەری کوردی کات و بەدەیان کاری ئاواز و بەرهەمی زۆر جوانی هەیە. مامۆستا خالید لە ستۆدیۆ کورسات مەگەزین میوانمانە قسە و باسی زیاتر دەربارەی کۆنسێرتەکەکەین. مامۆستاگیان بەخێربێی. بەخێربێی سەرچاو. زۆر سپاس. مەبەستان لە سازکردنی ئەم کۆنسێرتە چییە؟ بەڵێ لە ڕاستی ئەم کۆنسێرتە کۆنسێرتێکی خێرخوازیە. بەڵێ مەبەستمانە کە هاوکاری و هاریکاری ڕێکخراوەکەمان ڕێکخراوی کوردستان بۆ هاوکاری نەخۆشیانی شێرپەنجە بۆ یارمەتیدان و یارمەتی سەنتەری ژیانەوە بین کە بە تیشک چارەسەری نەخۆشیانی شێرپەنجە ئەکەن کە پێویستیان هەموو کات بە ئامێری باش، بە ڕێنمایی باش، بە هۆشیاریدان بە نەخۆشیانی شێرپەنجە. مەبەستمانە وەکو ڕوونکردنەوەیە کە ئەم کۆنسێرتەمان ئەم چالاکیانەمان هەمووی کە ڕۆژی یەکشەممە هەر لە کاتژمێردەی بەیانیەوە دەست پێ ئەکات گەلێک چالاکی لە خۆی گرتووە و ئێوارەکەشی ساعات 3:30 و یەینە هۆڵی تەوار و ئەو کۆنسێرتە پێشکەشەکەین. مەبەستمانە بۆ تەنها و تەنها بۆ سنتەری ژیانەوە ئەم کارە ئەەکەین. ئێمە ڕێکخراوی کوردستانمان پێڵێن دکتۆر ئەختەر نەجمەدین سەرۆکێتی زۆر ماندووە دەستی خۆش بێ و هەروەها ئەندامەکانیشی ئەندامەکانی ئەم ڕێکخراوە بڕواکە وەکو چۆنەڵێ پورەی هەنگ ئاوا هەموو لە کارکردنان بێ ئەوەی ماندوو بن هەمووی لە بەخۆبەخش هەمووی بۆ ئەوەی لە پێناوی ئەوەی کارێکی جوان بکەن بۆ شارەکەمان بە تایبەتی بۆ ئەو نەخۆشانە کە بزەیەکی خۆشی بخەینەوە سەر لێویان و کەمێک لە ئازارەکانیان کەم بکەینەوە. مامۆستا ئەمە کاری پێشووتری با بڵێن ڕێکخراوەکەی ئێوەیە ساڵانە ئەم کۆنسێرتە لەم جۆرە کۆنسێرتە ساز ئەکەن بە هەمان شێوە بۆ یارمەتیدانی ئەو نەخۆشخانەیە؟ بەڵێ ئێمە گەلێک چالاکی ئەنجاممان ناوە و نیازیشمان وایە کە لە داهاتووشە ئەنجامی بین. بە تایبەتی من زیاتر لەسەر بابەتی هونەریەکەی قسە بکەم کە ئەویش کۆنسێرتی مۆسیقا و گۆرانیە. بەڵێ پار ئێمە لە مانگیدا تیپی مۆسیقای سلێمانی زۆر بەبەڕێزەوە کۆنسێرتێکی زۆر جوانیان بۆ کردین مەبلەغێکی زۆر باش کۆبووە کە توانیمان هاریکاری سنتەری ژیانەوەی پێ بکەین و هەروەها پێشتریش تیپی سەهەند دکتۆر ڕەوا جەمال بە دەنگە خۆشەکەی و ئەو تیپە جوانش هاوکاریان کردوین. یعنی ئەتوانم بڵێم گرنگی تیپی مۆسیقای سلێمانی لەوایە و لە هەروەها تیپەکانی کەش کە دائیمەن بیریان لە خێرخوازی کردوێتەوە. ئەم شارەوا بووە. من زۆر چاک بە بیرم وێت ساڵی 1958 لافاوێک یای بەم شاری سلێمانیە زۆر وێرانکەر بوو. ئەو کاتە تیپی مۆسیقای مەولەوی هەبوو. قار دیلان، حەمەساڵە دیلان، ولیەم یۆحەنا، نەجاتی عەبدە، هادی عەمبەر، دکتۆر ئومێد مەسحەد موبارەک، گەلێکی کەش کە لەو ژەنیارانە هەبوون. کۆنسێرتێکیان ئەو کاتە پیانەوت فرقەی مۆسیقا ئاهەنگیان ساز کرد بلیتیان فرۆشت بۆ ئەوەی کەوە لە شارەکانی وەکو کۆیە و پێنجۆن و هەولێر و سلەیمانی کۆمەکێکی زۆر باشیان کۆ کردەوە بۆ لێقەوماوانی شاری سلێمانی لەو کاتە کەواتە ئەم شارە هەر لە کۆنەوە با بڵێم گروپە مۆسیقیەکانی ئاوا خێرخوازی کاریان کردووە. من زۆر زۆر سپاسی ئەم گروپەی ئێستا ئەەکەم کە 5 ژەنیاری زۆر بەتوانە کە پەیوەندیم لەگەڵاکردن زۆر بە
سنگفراوانیەکۆ هاتن بە دەنگمانەوە و وتیان ئێمە بە سەر چاو بە خۆبەخشی ئەو کارە ئەەکەین پێنج ژێریاری بەتوانە کاکە ڕاستی جەمال کە باوکشی هەر خوالی خۆش بێ بەو نەخۆشیە سەرینایەوە ڕێباسەدیق بە کەمانجە جوانەکەی میران سەردار بە کیبۆرد پێشەوە هەروەها و هەر ئەرکانیش بە سنتور لەگەڵ چوار گۆرانی بێژی بەڵێ چوار گۆرانی بێژی زۆر بەتوانە کە ئەمڕۆ لە گۆڕەپانی مۆسیقا و گۆرانی کوردیە شوێنیان هەیە جێگەیان هەیە جۆگریان هەیە و دەنگیان بەتوانایە ئەوانی ژۆکو کاکە لوقمان سەلیم و هونەرمەندان هەردی و ئەسماعالی و هەروەها نیان عەبدوڵڵا و هەروەها ئاریان کەریم بەڕاستی ئەمانە من زۆر سپاسیانەکەم لێرەوە و هیوادارم هەر ئاوا ئەو ڕۆحە خۆبەخشیان تیا بمێنێ و زۆر سپاسی دەستگای میدیای کورساتی شەکەم کە بە حەقیقەت ڕیکلامێکی زۆر جوانی بۆ کردوین کە بۆتە ئەوەی ئەتوانم بڵێم میسا هەموو ماڵێک هەموو کەسێک بێت بۆ ئەو کۆنسێرتە و بیتاقەیە کە زۆر نرخەکەی هەرزانە کە 5,000 دینارە وەکو خۆبەخشێک بێت ئەویش هەم جۆ لە کۆنسەرتەکە بگرێ و هەم خێری خۆشی بگا بە ئەوەی کەوە خۆشی و بزەیەک بخاتە سەر ئەو نەخۆشانەی کەوە توش بوون دەستخۆشیم بۆ هەمویان بۆ هەموو لایەکەی و هیوادارم ئەم شارەمان هەروە ڕازەوە و جوان بێ دەستەکانت خۆش بێ مامۆستا بە هیوای تەمەند درێژی بۆ بەڕێزیشتان بەڵە خۆشەویستان بەشێک لە هونەرمەندان لە ڕێی داواکاریەکانەوە یاخود وتەیان هەیە بەوەی کە داوا ئەکەن کە با بڵێن هاوڵاتیان یاخود ئەو کەسانی کە گوێبیستی ئەوەن کە ئەزانن کۆنسێرتێکی لەم شێوەیە هەیە بتوانن لەو ڕۆژەیە سەردانی ئەو کۆنسێرتە بکەن و بتوانن بەشدار بن لەو کارە خێرخوازیە بەشێک لە وتەی ئەو هونەرمەندانە بینین و دواتر دێمەوە لەگەڵ مامۆستا زیاتر قساکەم فەرموون. خۆشەویستان ئازیزان خوێندکاران داوا لە بەڕێستانەکەین چواری دوو کۆنسێرتێکەکرێ کۆمەڵێک هونەرمەندی بەڕێزن بۆ کۆمەکەکەی پارەکەی بۆ خەستەخانەی هیوایە بۆ نەخۆشەکان داوا لە بەڕێستانەکەین ئەگەر بە بلیتێکیش بێ وەرن بۆ کۆنسێرتەکە لە هۆڵی تەوارە ئەگەر نەشتوانی بیت بۆ کۆنسێرتەکە و قەڵەباڵغ بوو ئەتوانی سندوقی لێ لەوێ پارەی بلیتەکە بخەیتە ناو سندوقەکەوە ئومێدەوارم کەس نەخۆش نەبێت داوای شفاکەم بۆ هەموو نەخۆشەکانی خەستەخانەی هیوا و خەستەخانەی ژیانەوە دەستی یەکە بە یەکەی کارمەندەکانە بکشن کە زۆر ماندوون ئەبێ ئێوەش ئەو ماندووبوونەی ئەو کارمەندانتان لە بەرچاو بێ و باخەڵی ئەو نەخۆشانەشتان لە بەرچاو بێ کە زۆرینەی تایەتی لەوێ کۆمەکی بۆکەن اینجا ئەتوانە عیلاجەکان وەرگێ داوا لە بەڕێستانەکەم داواتان لێکەم ئەم جارەش بە دڵێکی زۆر گەورە و فراوانەوە بچن بۆ کۆنسێرتەکە با دوایی پەشیمان نەبیتەوە چاوتان ماجەکەم و هەر لە خۆشی دەستخۆشی بۆ هونەرمەندی خۆشەویست خاتوو بەیان مامۆستا چەندێک گرنگە کە هونەرمەندان هەڵوێستی لەم جۆرەیان هەبێت بۆی کە داوا لە با بڵێن هاوڵاتیان بکەن کە لە کۆنسێرتی خێرخوازی لەم جۆرەیە بەشدار ببن هونەرمەند بەیانخانەکەم بۆ قسە جوانانەی و بۆ ئەو پەیامە جوانی گەیانی بێگومان هونەرمەند هەموومانەزانین خۆشەویستە لای خەڵک چونکە بۆ هونەرێک پێشکەشەکات کە خەڵک ڕائەکێشێت ئیتر بە دەنگە خۆشەکەی بێ بە ژەنینی ئامێرەکانی بێ لەبەرەوە لە لای خەڵکی خۆشەویستە خەڵی گوێی لێگرێ خەڵی گوێ لە پەیامەکەیەگرێ هونەرمەندیش بە حەقیقەت پەیامی پێەیە بێژگە لە پەیامە هونەریەکەشی پەیامێکە ئەوێ بیگەێنێ بە هەموو میلەتەکەی کە میلەتی کووردە
ینی دائیمەن هونەرمەند خۆمان وابووین ئێمە تیفی مۆسیقای سلێمانی دائیمەن هەوڵمان ناوە کە ئەم هونەرەمان بگەینینە ئاستێکی وا کە میلەتانی جیهانیش بمان ناسن کە ئێمەش میلەتێکین و خاوەنی هونەری خۆمانێ خاوەنی کەلتوری خۆمانی بۆ ئەمە بەستە هونەرمەند هەچ پەیامێ بگەێنێت خەڵی گوێ لێ ئەگرێ ئێمە سوپاسیانەکەین ئەو هونەرمەندانەی کە هاتن بەدەنگمانەوە و ئەوەشی کە لە داهاتووە بەدەنگمانەوە بۆ ئەم کارە خێرخۆزیان. بەڵێ چەندێک گرنگە کە کاری لەم جۆرە کۆنسێرتی لەم جۆرە هاوشێوەی ئەم کۆنسێرتە لە ساڵی یەک جار نەبێ ساڵی چەند جارێک لەلایەن هونەرمەندانەوە ساز بکرێت مەرجنیە هەر هونەرمەندانی موزیسیان یاخود گۆرانی بێژەکان شانۆکارانی دەتوانن کاری لەم جۆرە بکەن بە هەمان شێوە. ڕاستە هەموو هونەرمەندان بەگشتی حتا شێوەکارەکان بە لەوحاتی خۆیان و بە حتا شانۆکارەکان بە شانۆیی و فرۆشتنی بلیتەکانیان حتا سینەماکارەکان بە نمایشی فلیمەکانیان بەڵام ئەوەی کەوە زۆرتر زیاتر یعنی با بڵێن دیارە زیاتر خەڵکەکە هەم چێژیشی لێوەرەگرێ بە لە هونەرەکە کۆنسێرتی گۆرانی و مۆسیقایە لە دنیا وا باوە لە دنیا ئەم جۆرە کۆنسێرتانە هەیە بۆیە گرنگە ئەم شاری ئێمە وارابێت کە کۆنسێرتێکی دائیمەن ساڵانە بێ بە 2 جار 3 جار بۆ کاری خێرخوازی بۆ بە تایبەتی بۆ سنتەری ژیانەوە کە بە تیشک چارەسەری نەخۆشیانی شەرپەنجە ئەکات و دائیمەن پێویستیان بە جیهازی تازە و جیهازیان لە پەچی ئەکەوێ جیهازی تازەیان بۆ بکڕین و دکتۆرەکان زۆر جار ئایانێرین بۆ دەرەوەی وڵات لە کۆڕ و کۆبوونەوە و سیمیناری عالەمیە بەشدار بن و توانایان خۆیان زیاتر بەقووەتر بەهێزترکەن بۆ ئەوەی کەوە بێنەوە خزمەتی نەخۆشیانی شێرپەنجەی کوردستان بکەن. زۆر باشە مامۆستا ئاماژەت بۆ کرد کە جگە لە کۆنسێرتەکە چەند چالاکیەکی تریش هەیە و چالاکیانە هونەرین یاخود پەیوەندیان بە ڕێکخراوە وەکو ئاگام لێ دکتۆرە نەشمیل زۆر سوپاسیەکەم کە لە زانکۆی کۆمار هەم مامۆسایە لەوێ و هەم بەڕاستی پرۆژەیەکی جوانی هێناوە بۆ ڕێکخراوەکەمان دەستخۆشی لێ یەکەم کە ئەویش یەکەم لە ناو پارکی ئازادی دوایەوەی کەوا موافقەت وەرگیراوە لە سەعات 10 بەیانیەوە ماراسۆنێکی ڕاکردن هەیە گەلێک لە خوێندکاران و هەتا کەسانی کەش لە هەموو تەمەنەکان بەشداری تیاکەن و تیشێرتی تایبەتی بۆ ئامادەکراوە و بۆ ئەو مەبەستە ئینجا لە لایەک کەشەوە خواردنی کوردەواریش دروست کراوە بۆ ئەو مەبەستە ئەفرۆشرێت و هەمووی ئەوەی ئەخرێتە سنووقی ئەم خێرخوازیەوە و بۆ ئەوەی کو بتوانین ئێمە زیاتر و زیاتر خەڵک زیاتر بێت و خەڵک زیاتر خێری خۆی ببەخشێ بە و شوێنانە هەتا توانم بڵێن لە ڕووی ئاینیشەوە کارێکی زۆر زۆر چاکە کە ئەیکەن کە بتوانیت و ئەو خێرت بگەێنی بەو شوێنانە و بەو جێگا و مەبەستانە. دەستەکانت خۆش بێ مامۆستا خالید سەرکار موزیسیان سپاس دەکەم کەم ئێوارەیە لەگەڵ ئێمە بووی زۆر خۆشحاڵ بووم دووبارە بەخێر هاتی. زۆر زۆر سپاس بۆ ئێوەش و بۆ دەستگای میدیایی کورسات کە ماندوو بوون لەگەڵمانە بە حەقیقەت و ئەم کورساتی شەروەکو ماڵی خۆمان دایمەن ڕوومان لێناوە و ماندوو بووە لەگەڵ کارەکانمانە زۆر زۆر سپاسیانەکەم هیوادارم دایم ئاوا ئەم تیڤیانەی ئێمە گەشاوە بن و پێشەنگ بن بۆ خزمەتکردنی کوردستان و کەلتور و موسیقا و گۆرانی کوردی. زۆر زۆر سپاس دووبارە بەخێر هاتی هیوادارم خۆشەویستان بتوانن کە ڕۆژی یەکشەممە کاتژمێر 3 لە هۆڵی تەوار سمفۆنیای ژیانەوە لەوێ ئامادە بن واوەکو هونەرمەندی خۆشەویست خاتو بەیان ئاماژەی پێکرد ئەگەر نەشتان توانی لەوێ ئامادە بن سندوقی لێ ئەتوانن هاوکاریەکانتان لەو سندوقا دابنین. سوپاسانەکەم جارێکی تر پرۆگرامیم ئێوارەی کورسات مەگەزین کۆتایی هات تا کاتێکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ بێ.